حوتی مانگ کامڕۆکە ساڵڕۆژی شەیدبوونی غوربەدلێ ئارسۆزێکێک لە ڕۆژنامە نووسە کوردەکانی لە ڕێگای ڕاگەاندنی ئازادەوە توانی ببێتە دەنگی ژنان، ببێتە دەنگی کۆمەڵگەکەی، ببێتە دەنگێک لە دژی داگیرکاری، لە دژی ئەو سیستەمانەی کە لە وەکو گەل وەکو لە گەلی کوورد دەکرێەوە تەواوی ئەو سیاسەتە نێودەوڵەتیانەی کە دژ بە گەلانی کوردستان بەتایبەت و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەکرێت. غوربەدلێ ئەرسۆز ڕێگایەکی ڕاگەیاندنی ئازادی بۆ ژنان دروست کرد کە تا ئەمڕۆ ئەو ڕێگایە بەردەوامە لە دوای شەهیدبوونی ئەو لە دوای ئەوەی کە ئەو لە ناو کاروانەکەدا نەما، بەڵام سەدان کەس لە دوای ئەو درێژەیان بە کاروانی ڕاگەیاندنی ئازاددا. گەربازە دۆخی باشووری کوردستان بکەین ڕاستیەکەی لە ڕووی ڕاگەیاندنیەوە ئەتوانین بڵین بە کۆمەڵێک قەیرانە تێپەڕەبێت، بە کۆمەڵێک کەم و کورتیا تێپەڕەبێت، بە کۆمەڵێک سیاسەتی جۆرا و جۆرا تێپەڕێت کە ڕاڕەوی ڕاگەیاندنی ئازادی لە ڕۆژنامەی لە گۆڤاری هاوارەوە لە ڕۆژنامەی کوردستانەوانە لە ئەوەی کە سەرەتا ڕۆژنامەگەری کوردی دەستی پێکرد لە ڕاڕەوی خۆی لایداوە. ئەوەی کە ئەمڕۆ بەڕێوە چێت سیاسەتێکە لە ناو میدیاکانەوە بەسەر کۆمەڵگەدا ئەسەپێنرێت کە ئەمە ڕاستیەکەی ڕاگەیاندن وەک دەسەڵاتی چوارەم ئیشی ئەوە نییە کە جارێکی تر کۆمەڵگە بچەوسێنێتەوە، جارێکی تر ژنان بچەوسێنێتەوانە، جارێکی تر ببێتە هۆکارێک بۆ ئەوەی خەم و دڵتەنگی و دۆخی نائاسایی و ناسەخەمگیری لە کۆمەڵگەیە دروست بکات. بەڵام ئەمڕۆ ڕاگەیاندنەکان ئەبینی لەبەرەوەی ڕاگەیاندنەکان بخۆیان سەر بە دەسەڵاتن ئەم دۆخانە ڕوبەڕووی کۆمەڵگاکەنەوانێ. یعنی ئێمە خۆمان هەر لە ناسیاوەکانی خۆمانەوە لە کەسوکاری خۆمانەوە تاکووکو ڕۆژنامە نووسکە ئەچینە ناو کۆمەڵگەەوە ئەبینین شەو هەواڵێک بڵاو بێتەوانێ سبەینێ هەموو بازار و کوچە و کۆڵانێک دەنگۆیە و خەمی خەڵکە. بۆ نمونە یەکێک لەو پرسانی کە لە ڕێی میدیاکان بەکارەهێنن بۆ ناڕەحەتکردنی خەڵک پرسی موچەیە، بۆ نمونە موچەیەکێکە لە مافە سەرەتاییەکانی هاوڵاتی، بەڵام سەیرەکەی هەموو شەوێک یەکێک لە هەواڵی گەشتی هەواڵەکان لە بەرەوەی سەرنجی خەڵک ڕابکێشن پرسی موچەیە، ڕێککەوتن ڕێک نەکەوتن، موچە دێت موچە نایەت. ئەمە ینی جیاواز لەوەی پرسی موچە کراوەتە هەواڵێکی بەپەلەوەکەوەی کە ڕووداوێک ڕوو بدات. ئەمانە پرسێکی پەیوەست بە ژیانی خەڵکن، خەڵک بۆی گرنگە، بەڵام مافی خەڵکیشە، مافێکی سەرەتایی خەڵکەکە لە هیچ ینی بۆ نمونە سەیری جیهانەکەی کەمترین وڵات هەیە بەو شێوازە پرسی موچە بێ بە هەواڵی بپەلە، بەڵام سەیرەکەی میدیاکان بەو شێوازە کارەکەن کە هەموو ڕۆژە خەڵک چاوەڕێەوەی بزانێ میدیا لە حیزبەکەیەوە بەشکم زانیاریکی دەستکەوت بێ. ئەمە لەلایەک لەلایەکی تر بۆ پرسی ژنان هەم ئەوەی کە دێتە سەر شاشەکان و میدیا ئەیهێنێتە سەر شاشە ڕاستیەکەی بە تەواوەتی ینی نمونەیەکە لە لێدان لە ژن، شکاندنی ژن، کەمکردنەوەی توانای ژن، کەمترین میدیا هەیە پرسی ژن بکاتە بە پرسێکی سەرەکی لە میدیاکەیە، کەمترین میدیا هەیە کە بەرنامەیەکی تایبەتی هەبێت لە پێشکەشکار و لە میوان و لە هەموو شتەکانی ژن بن، لە هەموو پرسەکانی ژن بن وە پرسێ حەقیقەت ڕاستی ژن، کێشەکانی ژن، ئەوەی ژن ڕوبەڕووی چی ئەبێتەوە، چارەسەری بۆ دۆخی ژن بخاتە ڕوو. ئەو میدیانەی کە لە باشووری کوردستان هەنوو بێگومان سەر بە دەسەڵاتن باسەکەین. بۆ نمونە کەمترین میدیامان هەیە کە میدیاکە خۆی تایبەتمەند بێ بە ژن و بتوانێن ڕێگە چارەسەری بۆ دۆخی ژن پێش بخات. زۆرینەی ئەو میدیانێشی کە پەیوەستن بە ژنانەوە زیاتر وەکو چالاکی، وەکو وەرگرتنی بابەتەکان پرسەکانی ژنان وەرەگرن، یعنی ئەمانە بۆ خۆی کێشەیەکە. بۆ نمونە باسکردن لە کێشەی کوشتنی ژنان، باسکردن لەوەی کە ژنێک ئەکوژرێت یان ژنێک ناچار بە خۆ کوشتنەکرێت بۆچی ڕوبەڕووی ئەوە بێتەوانێ. یەکێک لە بابەتەکانی کە بۆ نمونە لە میدیاکانەوە میدیاکانی باشووری کوردستانەوە ئێمە بینین ژنێک ئەکوژرێ یەکسەر ئێشتا هیچ نەبووە، یەکسەر میدیاکان بڵاویان کردوتەوە، سایتەکان بڵاویان کردوتەوە لەبەر کێشەی کۆمەڵایەتی بووە، یاخود دەڵێ ئەم ژنە لە کافتریایەکە ئیشی کردووە، یاخود دەڵێ کێشەی دەرونی هەبووە، یانەڵێ بە ناوی شەرەفەوە بووە. هەموو ئەم لێکۆڵینەوە، هەموو بە دوواداچوون، هەموو ئەو ئەرکەی کە لەسەر شانی میدیایە بەم سێ ئاماژە پێدانە کۆتاییان پێدێت لەسەر پرسەکانی ژنانە. ئێمە مەسەلەن ئێمە ئازاین کۆمەڵگەیەکی چۆنمان هەیە، میدیا ئەتوانێت ڕۆڵێکی زۆر باشتر ببینێ. لە بەرامبەر ئەمەیە ینی تا ڕادەیەک میدیای ئازاد لە باشووری کوردستان هاتوانێتی ڕۆڵی خۆی بگێڕێت لەسەر ئەو میراتەی غوربەدلێ ئارسۆز بەجێهێشتووە، لەسەر ئەو میراتەی کە
گوڵستان تارە لەسەر ئەو میراتەی کە ڤیانجا وەکو یەکێک لەو ژنە تێکۆشەر پێشەنگانی باشووری کوردستان کە گیانی خۆی بەخت کردووە ئێمە نامەکانی ئەو کە تا ئێستاش ماوەتەوانێت لەسەر ئەو میراتە ژنانی ڕۆژنامەنووس لە باشووری کوردستانە توانیویانە لەناو میدیای ئازاددا ڕۆڵی خۆیان بگێڕن و بێگومان مەسەلەن ئێمە لە باشووری کوردستانە هەم وەکو ئاژانسی نوژنها هەم وەکو تەلەڤیزۆنی ژن تیڤی کە دوو میدیای تایبەتمەندن بە ژنان بە هەموو ئەوەی کە ستافەکانیان ژنن بە هەموو ئەوەی کە بەرنامە و پرس و بابەتەکانیان ژنن و ڕێگە چارەسەری بۆ پرسی ژنان خاتە ڕوو کەم تا زۆر توانیوێتی ڕۆڵ بگێڕێت لە کەمەکەی کێشەکە ئەوەیە بۆ منە باشووری کوردستان دەسەڵاتێکە بەسەر یازاڵە ڕێگا بە دەنگی ژنان نادات ڕێگا بە ڕەنگی ژنان نادات ڕێگا بە تێکۆشانی ژنان نادات ئەنێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو ڤیددیۆ کلیپەی ڤەژین کە بۆ هونەرگەی وڵات پێشکەشیان کرد لە زانکۆی ئەمریکی لە کاتێکا پەیامەکەی زۆر ڕوون بوو لە کاتێکا پەیامەکەی ڕزگاربوون بوو لە دەستی داعش بەڵام لەبەرەوەی هەڵپەرکەی ژنانە تێکۆشانی ژنانە هەلهەلەی ژنانە سەرکەوتنی ژنانە بەدەست بەرامبەر بە یەکێک لە هێزە تاریکپەرستەکانی وەکو داعش کە هەموو جیهان پشتیوانی کرد بۆ ئەوەی ژن کۆمەڵکوشکە و بفرێنێ و بفرۆشێ و دەست درێژی بکاتە سەریان بەڵام سەیرەکەی لە ناو کۆمەڵگەیە هێزە ئیسلامی سیاسیەکان چۆن هێرشیان کردە سەر ژن چۆن هێرشیان کردە سەر ئازادبوونی ژن سەر تێکۆشانی ژن یعنی ئەمە نمونەیەکە لە دۆخی باشووری کوردستان بەرامبەر بە پرسەکانی ژن بەڵام ئێشتاش مەسەلەن ڕاگەیاندنی ئازاد لە باشووری کوردستانە بە ئەو خەباتکارانە بە ئەو ڕێبواری ڕێگای ئازادیانە بەو تینوی ئازادیانەی کە لە ناو میدیاکانە ئیشەکەن توانیوێتی سەنگی خۆی لە باشووری کوردستانە دابکوتێ و ئەو ڕۆژنامە نووسە ژنانەی کە ئەمڕۆ لەنا ئەو دەستگا ئازادانەیە کارەکەن بە هەموو ئامانجی خۆیان بە هەموو باوەڕی خۆیان بە قەناعەتی خۆیانەوە لەو باوەڕیەدان پێویستە بە تێکۆشانی ژن بە ڕاگەیاندنی ئازادی ژن بە قەڵەمی ژن ئەو دۆخەی کە بۆ ژنان خوڵقاوە بۆ کۆمەلگە خوڵقاوە بەرەو چارەسەری بەرن ئەنی میدیای ئازاد ناوەکەی لە خۆیەتی سەر بە دەسەڵات نییە لە ئەنگری هیچ حیزبێک نییە لە ئەنگری گەلەکەی خۆیەتی لە ئەنگری دۆزەکەی خۆیەتی بۆ منە ئێمە وەکو گەلی کورد کە ڕاگەیاندنی ئازادمان هەیە لایەنی گەلە لایەنی دۆزی کووردە ئەمە لە قازانجی دەسەڵاتان نییە هیچ کاتێک لە قازانجی دەسەڵاتان نییە کۆمەلگە هۆشیار بێت لە قازانجی دەسەڵاتان نییە بزانێت کۆمەلگە بزانێت ڕێگە چارەسەری بۆ ئەو کێشە و قەیرانانەی ڕوبەڕووی ئەبێتەوە چییە هۆکاری ئەو کێشە و قەیرانانەی ڕوبەڕووی ئەبێتەوە چییە لە قازانجی دەسەڵاتان نییە ئەو ڕێژە بەرزەی کوشتنی ژنان ئاشکرا بکرێت هۆکارەکەی بخرێتە ڕوو بکەرەکانی بخرێتە ڕوو میدیای ئازادیش ئەماکە کەواتە هەمیشە بێتە هۆکارێک بۆی هێرش بکرێتە سەر میدیای ئازاد لەلایەن دەسەڵات و لە ئەو وڵاتە ئەو لە چوارچێوەی ئەو دەوڵەتی کە ئەو میدیا ئازادە تایە کارەکە بۆ لە باکووری کوردستان ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد بەردەوام ڕوبڕووی دەستگیرکردن ئەبنەوانێت تا ئەم ڕۆژ لە ناو زیندانەکانە بە سەدان ڕۆژنامەنووس و بە سەدان کەس کە قەڵەمەکانیان بەکارەهێنن کامێرەکانیان بەکارهێنن لە ناو زیندانەکانە دەستگیرەکرێن لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە بۆ لە باشووری کوردستان ئێمە نمونەی بە ئامانجگرتنی ناگێنان ئاکارسەلمان هەیە وەکو ڕۆژنامەنووسێک وەکو نووسەرێک نمونەی هێرۆ بەهادینمان هەیە لە باشووری کوردستان نمونەی گوڵستان تارامان هەیە دەیان نمونەی دیکەمان هەیە کە چۆن لە کاتێکا داعش هێرشی کردە سەر مەخمور سەر شەنگال ڕۆژنامەنووسەکانمان کرانە ئامانج لەبەرەوەی ئەو ڕاستیە دەرنەکرێ هەتا ئەم ڕۆژێکێک لەو ڤیددیوانەی کە بڵاو ئەبێتەوانێ و بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە بۆ دۆخی شەنگال ڤیددیۆ ئەو ڕۆژنامەنووسە بوو کە مایکەکەی ئەخاتە بەردەم پێشمەرگەکانی پەدەکاڵێ ئێوە بۆ کوێ ڕائەکەن بۆچی شەنگال بەجێهێڵن ئەوانی ژەڵەن ئێمە ئەڕۆین ئێرە بەجێهێڵین ینی ئەمە میدیای ئازاد ئەم کاراکات ڕووی ڕاستی ڕووداوەکان ڕووی ڕاستی کێشەکان ڕووی ڕاستی بکەران ڕووی ڕاستی ئەو دۆخەی تایەتی هۆکارەکانە خاتە ڕوو کەواتە هەمیشە ئەکرێتە ئامانج و بۆ ڕۆژنامەنووسی ژن دۆخەکە دووجار قورسترە لەبەرەوەی پرسی ژن پەیوەستە بە کۆمەلگاوە لەبەرەوەی پرسی ژن کاتێک تۆ ژنانت پێشەنگایەتی بکەن ژنانت بچن ناوەندەکانی بڕیار ژنانت هێز و توانای خۆیان ئیرادەی خۆیان بخەنە پێش ئەتوانن گۆڕانکاری لە کۆمەلگەیە بکەن ئەتوانن ئەو دەسەڵاتداری کە ئەقڵێتی پیاوسالاری زێنێتی پیاوسالاری ئەیسەپێنێ کۆتایی پێبهێنن ژیانێکی ئاشتی و دیموکراتیک کە هەرکەس بەپێی
ئیرادەتوانە سەنگی خۆی کار بکات ئەمە بخڵقێنێ ئێمە لە قازانجی دەسەڵاتانیە بۆ ئێمە بینین لەناو میدیای ئازادا زۆرترین ژنی ڕۆژنامەنووس کراونەتە ئامانج زۆرترین ژنی ڕۆژنامەنووسە فشاریان نەکرێتە سەر هەڕەشیان نەکرێتە سەر بەڵام لە بەرامبەریشە ئێمە بینین ئێشتا سەرباری هەموو شتێک ڕۆژنامەنووسی ئازاد بە هەموو هێزی خۆی بە هەموو ئیرادەی خۆی بەردەوامە لە کارەکانی و لە تێکۆشانەکانی بۆ ژیانێکی باشتر ئەوەی بۆ ژرانی ڕۆژنامەنووس ڕاستێکی پێویستە هۆشیاریە تێگەشتنە لە حەقیقەتی بابەتەکان ئەمڕۆ ژنێک ئەکوژرێ ڕۆژنامەنووسی ژنی ئازاد پێویستی بەوەیە هۆکاری کوشتنەکەی مێژووی کوشتنەکەی بۆچی ژن ئەکوژرێ بۆ نمونە بە ڕووداوێکی سیاسی ڕوەدات پێویستە باگراوندی سیاسیان بەهێز بێت بەم شێوازە و بە پشتیوانیکردنی یەکتر بە پشتگرتنی ژنانی ڕۆژنامەنووس بۆ ژنانی ڕۆژنامەنووس پێکەوە بە یەکگرتووی لە نێوان خۆیانە هەم ئەتوانن دۆخێکی باشتر لە ناوڕاگەاندنی ئازادە دروستکەن هەم ئەتوانن بەرەو پێشچوونی باشتر لە ڕاگەاندنی ئازاددا لە ڕەوتی ڕۆژنامەنووسی ژنی ئازاددا بخڵقێنن کە ئەو ئەندازەیە کە ئێستا هەیە لە سبەینێ ڕۆژدا زۆر زیاتری بکەن بەرفراوانتری بکەن کەواتە ژنانی ڕۆژنامەنووس ئەتوانن ڕۆژنامەنووسێکی باش بن ئەتوانن مۆنتەرێکی باش بن ئەتوانن کامێرەوانێکی باش بن لێکۆڵەرێکی باش بن بنکۆڵکارێکی باش بن ئەوان ئەتوانن پێشەنگایەتی بکەن و دۆخێکی زۆر باشتر بخڵقێنن پەیامی منیش بۆ ژنان ئەوەیە خۆتان مەبەستنەوە تەنها بە پارچەیەکی ڕاگەیاندنەوانێ ئەگەر تۆ سەرنووسەرێک بیت سەرنووسەرێک بی تەنها ئەگەر تۆ ڕۆژنامەنووسێک بیان پامنێرێک بی تەنها ئەوە بی تۆ وەکو ڕۆژنامەنووس ئەتوانی شیکەرەوەیکی باش بی ئەتوانی ڕاستی ناسێکی باش بی ئەتوانی قسەکەرێکی باش بی لەپاڵ ڕۆژنامەنووسیەکەتە ئەتوانی تۆ هۆکارێک بی بۆ شیاری کۆمەلگا بۆ باشترکردنی دۆخە سیاسیەکان کۆمەڵایەتیەکان بۆەوە تێکۆشانی باشتر لەسەر ڕێبازی تەواوی ئەو شەهیدانێک کە گیانی خۆیان بەخت کردووە لە پێناو ڕاگەیاندن و دەنگی ئازادە و من پیرۆزبایی ئەم ڕۆژە ڕۆژی ڕۆژنامەگەری ژنی ئازاد لە تەواوی ڕۆژنامەنووسانی ژن بە تایبەت ئەەکەم و ئەو کەسانی کە لەناو ڕاگەیاندنی ئازادان بە تایبەتی چکە سەرباری فشارەکان ئەوان تا ئێستاش بە گڕوتینێکەوە بۆ باشترکردنی دۆخی ژنان و دۆخی کۆمەڵگە بەردەوام من و پیرۆزباییان لێکم.